میوان بەخێراتی باش لە بەخێوکردنی ئاژەڵ دەکەین لە نێو ماڵ بە تایبەت ئەو ئاژەڵەی کە لە لای مەیمونە بەردەوام بەبانەوە بەردەوام بە بەردەوام نا براکەم دانیشە ئێمە دەمانەوەی قسەوێت ئەوا مەکەتر وەرجەم وەرجەم هەلا وەرزە مۆزی بدەن موز میوانەکە بانگ بکە میوانەکەمە ئەجا ئەزانەی چی ئەوە وەی سەرچاوان میوانی عەزیز بەخێر بن گەلکی بخێر بەڕێز سەفین مەجید عەبدوڵڵا کاکە مەجید و کاکە زەکەریای بەڕێز ئەوەی لای تو عاقڵترە ئەوەی لای تو عاقڵترە ئەو عاقڵ نییە ئەوەیان عاقڵترە بڕک خەرپە ناخۆیەوە ئەویان نێرە زۆر زۆر بەخێراتر چاوان باشن خێر هاتنێ دیاوان و بابیوان کانی بابیوان و جاوان کانی دیاوان باوکیوان دایک و باوکیان لە چێە داوک و باوکیان وەڵی ئەمە کڕیتمان برێ لە چێ نازین ڕاست لە چێ کڕیتانە ئەمە ئەوانە ناوی چەوی دەیکرد لە خۆی ناوەشی لێ دەنێت تەمەنی 5-6 مانگە تۆ ناویت لێ ناون ئەمە هیچم لێ نایە چکە تو کە دەیکڕی خۆت ناوەشی لێ دەنی لە بۆ خۆت بە خۆت ناوت لێنە ناینە هیچ ناوم لێ چکە من دوکاندارم ئەمە ناوی لەو لێ بنێم دەیفرۆشیەوە من دوکاندارم دەیفرۆش خواردەمەنیان چییە؟ هەموو شتێک دەخۆن چی ئەمە بە شەر دەیخوا ئەوە دەیخوا احتیاطیە دیاری بۆ هینا بۆ تو دیاری بدوان بۆ تو دیاری بدوان تالی دەبێت هیچ ڕێهانێ مۆزەکەی دی سەفقان وەرە لای سەفقان مەشهورە گەڕێ با جەماعەت وێنەکان بگوازنەوە سێری ئەمەی باوشی من کەن بۆ خۆی چەند مۆزە خوا هەل بە قورعان مۆزەکەی دی بە زمانی خۆی وتی مۆزەکە بینە هیوایەتی مۆزە بێ چ زانم بۆ کاکە پێیان نێری زیاتر حەزی لە ئافرەت باشە پێمان بڵێن لە کێوە ئەنگۆ دەستان بەم کارە کردووە ئەم لەوانەیە 15 ساڵ دەبی 15 ساڵ بەس مەیمونیان ئاژەڵی دیکەش ئاژەڵ دیکەشمان هەیە کۆکتێلە بە بەغا پشیلە بابرێن پشیلە شێر شێری شێ مەرەقم شێرە هەیە بەس هەندێک زانیاری گرنگیان لێوە بگرین خۆزگای بین چۆنەی خوا بانو ئەتو ئەوەندە دەمزبووی لەگەڵی وڵی من ئاشەڵ ببینم تاوەتر ئەوە حەز لێ باشە ئەتو بۆ خۆت خەریکی مەیمونەکەمە ئەمانە زیاتر چ خواردنێک دەخۆن بەخێوکردنیان قورس نییە بەرێوەڵ هەموو شتێک دەخۆن مامۆستا هەرچی بە شەر دەخواوە دەیخوا خۆشی بە مۆز مەشهورە مەیمون بەڵێ بەڵام جگە لە مۆزای دەخوا برنج و فاسولیا گولە بە ڕۆژە کێشی دەخوا کفتەی دەخوا وەڵا هەموو شتەشی دەخوا نرخیان چۆنە 4 وەرەقەونیوە 5 وەرەقەیە یەکی بەرێ ینی هەردووشی ئێستا چەندە تقریبا 8 وەرەقەونی و 9 وەرەقا لەو بابەتانە لەکوێ لە بۆتان دێ ئەوە بەخۆی پاکستان هندستان ئێران ئەو دێتە برێن کوردستانی عێراق بەرێ ئانا چ لاوەرەك بێتتر خەلک دەخوازن ئەم بێژن مەیمونات خوازن یا تشتێکی دخوازن خوای هیوایەت زۆرە مامەستا هەیە مەیمون دەخوازی هەیە پشیلە دەخوازی پشیلەشمانەیە ئەو ڕوپی ئەنوا عشکار پشیلەمانەیە ئەگەر کامێرە پیشانی بە ئەمنی خستۆتە ناو ڕوومەت ئەدەوە خەزم دەکا لێرە بەرێ خەزنی دەکەن داوای منیش پیشان بنتخوام عەزی لەبەر بێتتر خەلک جوانی لەبەر پشیلەت خوازن بێتتر خەلک زیاتر خەرک پشیلێ دەخوازی پشیلە خەرک زۆر دەیکڕی لەبەرەوەی پشیلە شتەش خاوێ ناکەوە زۆر زار پیسایی دەکا بەڕاستی هەتا فێری دەکەی دەیەوێ بەس پشیلە جێگای خۆی هەیە خۆڵی هلۆدادنەوەکی مرافقیە پیسایەکە لە ناو دەکە دای دەپۆشی نەبوونی دێنە پیسە یعنی شتەشی باسی ئەوت کرد لە هیندستان ئەوانە دێن چۆن دەگاتە ئێرە کاکەجا هەمووی قاچاغە هەمووی پارەیە هەمووی قاچاغە نانیان بەز ئێستا پێشتر قاچاغ هەبوو ئێستا بە فەرمی هەیە ئێستا عەدیقە حیواناتەکان بە فەرمی دێن ئەوە هیچ ئەوان بەڵام ئێوە بۆ فرۆشتن وە بۆ فرۆشتن ئەوانەی ئێوە بە قاچاق دێ نەنا بە قانونی عەدیقە حیواناتەکان بە قانونی دێنن ئێمەش لەوان دەکرین دەفرۆشینەوە ئەمە ناوی چییە؟ ئەوان ناوی جیمیە جیمی بەدڵتا کاکە جیمی ئەوانات دەرزی دکەن دروستیاوان چاوایە دەکرێت کە دەبینی تەڵقیع دەکرێت لە کوردستان هەیە پشیلێ ئاحتیادیە
هەرچەند ماک تەقیەکە ئەوە جیمی برێم سارێت دەرزی هەیە لۆ ساڵەچە دەرزی هەیە لۆ 6 مانجیە باشە چەند جۆر مەیمون هەیە ئێستا لێرە لە باشووری کوردستان لە کوردستان خۆی ئەو نمونە ئەوانە زەردەکان زیاتر هندینە بەڵێ بەس هەیە نزنازیش هەیە ئەفریقی دەموچال ناشینەکان هەیە ئەوی ئەفریقیەکان هەشیانەوە بزانم قەبارەیان حەجمیان گەورەترەوە نییە ئەوانە گەورە دەبن ئێستا بچووکن ئەوانە بەس گەورە دەبن ئەوانە ئەو فەرخەن ئەوانە مەیمون چەند ساڵ دەژی 50 سال 55 سال یعنی تەمەنیان تقریبا لە بەشەری نزیکە لە هازی لەش و گەورەتر دەبنی هەروە تەبعان گەورە دەبێت دێ بچووکەوە باش باشە خاتونێکیان لە دەرەوە لەگەڵا بوو کە من چوومە سەرتا سێرم کرد هەردوو مەیمونەکە ئەویان زۆر زۆر خۆش دەویست ئەوە چییە مەسەلە ئەوە مەسەلە و وەستای مەیمونەکانە خێزانی کاک زەکەریایە پێکەوە لەگەرەوەی ئیشێ دەکات دوکاندارم من شەر دوکانم هەیە ئەومان هینا ئەو گوتی جێ دوو نەفرێ دەنا ئەوی شەروە چیمە زیرەکە معلوماتی لە خێوکردی مەیمون و برێن تەیر و توار و زۆر زیرەکە باشە کاک زەکی ئانا وەک مەڕۆ یەک خۆدی دکێ یەکێت من هەگە پشیلە بیژی یان هەک مەیمون بن یەکێت بیاد دوان نێرومێ دەبێ ji بۆ ژیانەکە باش خۆی مامەستا ئەگەر لۆ زاوزێت بی نێرومێ بیتن احتیادیە بەس ئەگەر لۆ خۆشی لە ماڵەوە بخێو دەکەیت دانەیەک بەسە ئەی باش دانەیەکمان ئەوژی گونەهە ئەوژی گەرەک نێرومێ هەبێ ئەوە خۆی ئەو هاالەیە لەگە بە شەریخ گوناح نییە یعنی وەک دەتە هاوڕێت لەگەرت یعنی تۆی خۆش دەی وەک برا هاوڕێت باسی ئەومان بۆ بکە ئێستا بۆ نمونە کەبان و پرسیاری کرد خێزانی ئەم کاکەیە بەێ ینی چۆن ڕای دێنن ڕاهێنانی پێدەکان گەرشی لەکردت نەبێ ینی ئەو حیوانە ڕۆژانە دەیشۆین خواردنی دەدەینێ دەمان ناسیتن کە چەند ڕۆژێک لاد بوو دەبتە برادر دیین لە دوو ڕابۆ دێ لە دوو دەگریێ ئێستا کە چەند ڕۆژێک لێکوانە سێ چار ڕۆژ یعنی بەڕڵای کە سەد زەی دەکاتێتەوە جێگای خۆی زۆر ئاقرا تۆ سێمە چەند بە ئاقلی دانیشتۆ لە باوەشی منە بخۆی مۆزەخوا ئاقل حیوانەکە کە گەمەی ئەوە سافی کردزانە ئەمە بردمانەوە جوولەکان بە ئاسانی ئێمە خلاص ببان و خان مەیمونەکەی مەخسافی کردی تو هەشتا مای وەڵام دانەشاندا من ئەوەتە دەتوانم بیدەمێ بەس دەمەوێت زیانیاری زیاتر بە وەرگرانمان بدەین ئەم جوولانەی کە ئەوان فێری یاری و شت دەبن بە ئاسانی فێر دەبێن یان کاتی دەوێت بەخوای کاتی دەوێت بە ئاسانی فێر دەبێت ئێوە فێریان دەکەن خۆت ئەتو کە دەبینی لە لات دەمینێ فترەشی زۆر فێری دەکەی بەزە تو دەبینی ئێستا دەمەکە لە کردمانە بەو دەمەی فێر رابی بە مانگ بە دوو مانگ زۆری دێ بەڕاستی هەتا فێرە و یاریانە دەبی باشە مەیمون ئەزانین کە بەوە ناسراوە زۆر جوڵاکە ماشەڵا باوەشی تۆ داناگەشتێ هەر پڕ نابتەوە پڕ هەدەری دەڕاستێ دەدوستەوە دەرێ لە گرانی ڕاستبییتەوە وڵی پێشەوەی بێتێر نەخواردماندای تێنا ئایمەی بردیەوە زانی مەنانی نادێ بەردەوامی دەخواتن لە دوکانە ئەمە شەرمەزاری بە چیلۆ مۆسێوی دەدەنێ یەک دێ لە دوورادێ کاکە برسینە ئەوانە بۆ خواردنیان نادەنێ کاکە وەڵی یەک دنیا خواردم دایت برادێک مایە زۆر دەخۆ لە حاڵەتی ئاسایی لە حاڵەتی ئاسایی چەند دەخۆن حالەت و مالەتنی ئەوانە وەرە چیلۆشی لە منێستا دەخوا یەک چیلۆی دەخوا ئێستا بیدێ دەخوا یعنی نییە زۆر کەزارم دەرێنەمە کاکان گولۆوانە برسی دەکەن خۆمە لێ تۆ کاکە تو لە کنەمەوی خواردم دایت وەڵە دایتمێ برام چای پێدەکەویش منداری هاوار دەکات وەڵاوە زۆر فەقیرە داوا دەکات ئەمانە عادەتەن هەڵیا بدمە هەڵا دێ جەمەرو احتیادیە سلااف ڕیس سەرێمە احتیادیە هەموزامەشتە مۆزەکەی مەیمون زۆر بەجوولەیە عڕووکە زۆر ینی لە کەش و هەوایە کە ئەوان زۆر حەزی پێ بکەن شوێنەکە چەند فراوان بی باشە بۆ بەخێوکردنیان شوێنەکە ئەگەر لە ماڵەوە قەفەزەکە دەبی قەفەزەکە تقریبان ئەوەن دەبیت گەمە و تەقرە و ینی چەندبی مەترێک 2 متر بەخوای 2 متر بی باشە 2 متر بی با ئەوی دەیکڕی لە ماڵەوە هەدوو سێ ڕۆژان شەوان لە قەفەز دەکە نابڕناکەن احتیاجی دەڕوا دێت سەرمان دێتەوە دەشێتەوە ینی مەترسیەوەی نییە دێتەوە بەخوای 20 کۆرانی بکات دێتەوە زۆر ئاقرا مەترسیەوەی نییە بیان دزن بۆ نمونە بەخوای کەس ناوێری بیگریت بێ کەس ناوێری بیگری ئەو مەیمونە بە کەس ناگیرێ ئێستا مەیمون بەرەلاوی هەر سەری عتشتی و هالە نییە خەرب بکەوتە دوو دێتەوە ماری کەس ناگیرێت ئەگەر بە خواردنێک شێکی ئەو مۆزشی بۆ ڕابگرن تا وەردەگری و هاڵە غار دەداتن زۆر شەیتانە وەڵاهی لەناو هەمووتانە بەس دایم ئاشەڵم کاکە ئەوە هاراگە من بگرم ئەوە یەگرم ئەوە فەقیر ئەوە کچەکەی ئاخرەوە ئەوە کوڕ ئێستاوە نێرە دەبگرە
دەرێ گورگت کوشتێ لە بۆ من ها گرانترین ئاژەڵ چێکە ئێستا هاورداکرێ شێر و پڵنگە شێر و پڵنگ باش ئەگەر کەسێک بەچکەیەکی بوێ لە ئێوە بۆی هێنن شێر و پڵنگێ بڵێ بۆ ناینی چەنە آخر نا شێر هەرزانە پڵنگرانە هەتا چار دەفتەر و نیوی دەڕات بەچکەشەی چەندە بەخوای نێر و مێ هەیە مامۆستا نێرەکەی گرانترە نێرەکەی چەند بەچکە شێر لەوانەیە تا 55 وەرەقەی بڕوان نێرەکەی مێیەکەی 35 ئەمە بەری بدەیت تۆزێک بۆ خۆی یاری ئەوە ناوەڵە ناتوانانی بەری دەچکەوە ها وەرە ئەوە لە بۆی هەرای دەکا دەلەی گەڕێ لێ با احتیادی ها لێ گەڕام ئەوانە پێکەوە دائما ئاها لە بۆی خۆی کڕ کرد ئێستا بڕەنجنانی شامەرەقی کن ئافرەتانەوە خۆی کڕ کرد مونەرمە باوەش مایە دەبڕۆدەی بڕۆ کامیان شەونیە مشکلە نیە نانە تەواو تێری خوارد ئەمە چۆن زاوزێ دەکەن چەند ساڵ ینی ساڵانەیە بەخوای ئەوە عین وەک بەشەری ینی تقریبان کە تەواو کامل بوو لە کاملی ئەو زاوزێ دەکە ئێستا بچووکە ئەو کات تشکی بێژم تۆ بەریتە بێژێ مەرونەکار کوچک و شتێل جەمەژی هەن ئەم بفرۆشن دەرفە خەڵکی مەژی بکردن بە قورآن ئارینە مامۆستا ببوورە دوبارێکەوە کەر و کوچک و ئاژالێ گەڵ جەمەژی هەنێ ئەم نافرۆشن دەر لە کوردستان هەن بەڵکیش چۆن ئێستا بۆن من ئێمە مەیمون لە دەرەوە دەین ئەم تەسبیح ئیمەش چێ دەبا ینی قەزە سمۆرە لێرە دەبن دەبەنە دەرێ ینی سمۆرە لە کوردستانی بە زۆرە لە زیان نییە سمۆرە سمۆرە لە ویسمان باسی زاوزەیەکانیان بکەین بۆ نمونە لە تەمەنی چەند ئەوانە دەست بەوە دەکەن کە زاوزێ بکەن لە تەمەنی 2 ساڵ و نیو زاوزەی دەکە 2 ساڵ بڵێ 2 ساڵ و نیو 3 ساڵ وەکو ئینسانی ئەوانە خۆش عیب نەبی عیب نەبی ئەوە سوالە دەکەی مێیەکانی وەک ئافرەتی ئەوە دەبی سەرە مانگان مێیەکانی ینی دەکەونە سووری مانگانە دەکەونە سووری مانگانە مێیەکانی ئەوجا حەفازەیان پێوە بەس زود دەبن گرانترین ئاژال لەژە دەروەتێن چییە چییە شامباس شامباز شامباز بە 4 دەفتەرونی 5 دەفتەریە پاندا گرانترە شامباز شامباز نه ڕەشە ئادی گرانە ئەو شەوە دوو بەرادەرمان وتی سپیەکان 5 دەفتەرەکری 15 دەفتەریژەکە ئەوە نییە ئەوە نییە ئەمە ڕەشەکان دەرێن ئالێر ئەمە هەمان بووە 4 دەفتەرونی 5 دەفتەرە کاکە سپاس سپاسان دەکەین ناوێ بڵێ سوپاس خوشکەمانەوە لە خۆی بەوی بەرنامەکەت ئەف سعادوی پێ تێر ناوی بەخێر بێن سەرسەرێ من سەر چاوەشتا ئەژی هەرکێ دیارەک وانم وڵای دڵم نابیان پارەکەمان حوتەیرم هەیە بەخوا لە ماڵ هەر دەرمەکەن بابتەنۆ بابتەنۆ لە ماڵەوە ڕێک دەرمەکەن ها بڕۆ